هەنگ و هەنگوین چارەسەرن. ئەمە دروشمی فستیڤاڵی هەنگەوانان بوو کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. لەم فستیڤاڵەدا هەنگەوانان بەرهەمی هەنگوینی ئەم ساڵیان خستە ڕوو کە بەشێکی زۆری هەنگوینی ناوچە کوێستانیەکانی کوردستان بوو. بەڕاستیان فیستیڤالانە زەڕور ئەمە شەشەمین فیستیڤالە کە ئەکرێتەوە من کە لە 2001 سەرۆکی کۆمەڵی هەنگەوانان و تا 2011 چەند فیستیڤالێکمان کردووە لەگەڵ یا چەندەها پرۆژەمان کردو بۆ ئەو خەڵکانی لادێ کە هەنگمان ناونەتێ دەورەمان پێبینیون بۆ ئەوی بۆ ژنان و پیاوانی لادەکان کە بن بە خاوەنی پرۆژەی خۆیان. ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئێمە بەرهەمێکی باشمان هەیە بەرهەمی باشمان هەیە لە هەنگوین کە چۆن ئەم بەرهەمانە بناسێن بە دەوڵەتانی دنیا وەکە بەرهەمێکی زۆر باشمان هەیە و بینێرینە دەرەوە چونکە ئێمە هەندێک ساڵ لە بەشی خۆمان زیاتر هەنگوین ئەتوانین بەرهەم بهێنین ئەتوانین لە ئایندا بەشی خۆمان زیاتر بەرهەم بێنین بەڵام بەهۆی ئەوەی کە هەندێک هەنگوینیە لە وڵاتانی تورکیا و ئەوروپا و سعودیەوەمانە بەڕاستی زۆربەیشی کە هەنگوین نییە هەندێکیان هەر بۆنی هەنگوین هەیە بۆنی هەنگوینیان تێکرا و شەکراوێ کە بەڵام لێرە بە هەنگوینی فرۆشن و لەبەرەوەی بە سعرێکی هەرزانی $2-3 و $4 ئەوانە ئەفرۆشێ خەڵک ئەیکڕێت و بە وەکو هەنگوینیش ئەیخوات. لە فستیڤاڵەکەدا هەنگەوانان باسییان لە جۆرەکانی هەنگوین و شوێنی گونجاو بۆ بەرهەمهێنانی هەنگوین کرد بەوتەی ئەوان ناوچە کوێستانەکانی کوردستان لە بارترین و باشترین شوێنن بۆ بەرهەمهێنانی هەنگوین. طبعا هەنگوینی دارمان هێناوە هەنگوینی زەمبیلمان هێناوە و هەنگوینی سندوقشمان هێناوە بە 3 جۆر نەوعێتی هەنگوین بەشداریمان کردووە لەم فستیڤاڵی کە شەشەمین فستیڤاڵی هەنگەوانانی کوردستانە. زیاتر کڕیار بە زەحمەت هەنگوینی ئەسڵ لەگەڵ هەنگوینی سەختەیە جیاکاتەوە بەزێ خۆی هەنگەوانان ئەیزانی ئێمە بە تام بە بۆن جیای ئەەکەینەوە زیاتر هەنگوینی سەختە کە ئەی خۆی زۆر شیرینە لە دڵدەیە هەنگوینی ئەسڵوانە هەنگوینی ئەسڵ سووکە لە خواردنە ینی چۆن ئەڵێ چەند بخۆی حاز بە خواردنی ئەەکەی اینجا ئەو خەڵکەی کە دەڵێ لە سەلاجەیە دای ئەنێم و ئەی بەستێت و ئەمە هیچ ڕازنیان چرخی لێدا هەنگوینی ئەسڵ لە سەلاجەشانە بێت جار وهەیە تە بەدوولەکە ئەی بەستێ بەسکە ئەی بەستێت بە شێوەیەکی ینی چۆن ئەڵێ وەکو ڕۆن ئەمەیە هەنگوینی شەکر هەنگوینی سەختە ئەی بەستێ شەکرەکە دیارە لە ناو هەنگوینەکەیە بەس هەنگوینی ئەسڵەشی بەستێت بەڵام تۆ دوای ئەی خەیتە دەفرێکەوە بیخە ناو ئاوێکی کوڵاوەوە ینی وە خۆڕون ئەبێتەوە یانە خەیتە بەر هەتا ڕوون ئەبێتەوە هەنگوینی ئەسڵ هیچ شتێکی لێ نایە. هاوڵاتیان کردبێن ئەو هەنگوینەی لە دەستی ئەو هاوڵاتیانە بکڕن ئەو هەنگەوانانە ئەو فەلاعانە بەرهەمی دەستی خۆیانە باشتر لەوەی نەخو لە ناو بازار و لەولاولایان بکڕن هەم هەرزانترە و هەم هەنگوینەکەی دەرەجە ولایە. هەنگوین 3-4 جۆری هەیە سپی هەیە سووری هەیە ڕەشی هەیە زەردیشی هەیە ئەو ڕەنگەش هەموو بۆ هۆی گەراکەیەوە دەگۆڕێ ئەو گەرای کە بیدایەتی شانەکەی دروست دەکا شانەکە سپیە وەکو بەفرێک کوێستانی واسپی گەرای تێ دەکا کە ئە گەرای تێ کرد مەیلە و تۆزە کاڵ دەبێتەوە ئەو گەرایەت تەواو دەبێت بەبی شەویدێتە دەری کە هاتە دەرێ کە مەلیکەی بە قەوت بێت دووسان دووبارە تێی دەکاتەوە بەهارێ تێی دەکاتەوە و جا سوور دەبێت ئەوەش بەبی شەویدیکە ئەو گەرایش دەردەچێتە دەری. بۆ کێبڕکێی بەرهەمی ناوخۆیی بە تایبەت هەنگوین ساڵانە هەنگەوانانی کوردستان فستیڤاڵی تایبەت بۆ نمایشکردنی بەرهەمەکانیان ڕێک دەخەن. وەک هەنگەوانان دەڵێن سەرباری هەبوونی باشترین جۆری هەنگوینی خۆماڵی بەڵام بەهۆی هاوردەکردنی هەنگوینی دەرەکی وەک پێویست بەرهەمەکانیان ساغ نابێتەوە. هەنگەوانانی کوردستان چاویان لە لایەنە پەیوەندیدارەکانە کە سنوورێک بۆ هێنانی بەرهەمی هەنگوینی دەرەکی دابنرێت و ئەوان بتوانن بە فرۆشتنی بەرهەمەکانیان بەری ڕەنجی ساڵەکەیان بچنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.